الحمد لله حمد الشاكرين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه الأكرمين إلى يوم الدين. حمد و سنا و سپاس و ستایشی بێپایان بۆ ذاتی الله، درود و ڕەحمەت بەلێشا و بەسەر ڕۆحانەتی پاکی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، لەوێشەوە بەلێشا و بۆسەر ئال و بەیت و ئەزواج و زوڕیات و هەموو ئومەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم. ئازیزان و خۆشەویستان، ئومەتە نازارەکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم، هەموو کاروباری خەڵکی بەگشتی بە کافر و بە موسڵمانەوە لە دووشت تێپەڕ ناکە. خۆشی و ناخۆشی، نەخۆشی و لەشساغی، دەوڵەمەندی و هەژاری، دڵخۆشی و غەمباری و پەژارەیی، والحاصل ئینسان کە لەم سەرزەمینە ئەژی بەڕاستی لە دنیایەکە ئاژی، دنیای فانیە، تەواو ئەبێ، دارولئیبتیلایە. خوای تەبارەک وتەعالا هەر هەمووی ئیمتیحانەکە و تاقی ئەکاتەوە بەو دوو شتە، خۆشی و ناخۆشی، لەشساغی و تەندروستی و عافیەت و سیحەت و هەژاری و دەوڵەمەنی و خەم و پەژارەیی و دڵخۆشی. خۆشەویستان، بۆیە بۆ موسڵمان جیاوازە. موسڵمان مادەم ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله، شوێن کەوتەی ئەو پێغەمبەرە نازدارەیە، خوا لەبەر حورمەت و مەکانەتی ئەو پێغەمبەرە نازدارە کۆمەڵە تایبەتمەندی بەخشیوە بە ئومەتی ڕەسوول الله، بە هیچ گەل و بە هیچ ئومەتێکی نەداوە. بۆیە پێغەمبەرە فەرمێ صلى الله عليه وسلم: عجبا لأمر المؤمن إن أمره كله خير وليس ذاك لأحد إلا للمؤمن إن أصابته سراء شكر فكان خير له وإن أصابته ضراء صبر فكان خيرا له. ئەم حەدیسە ئیمامی مسلم ڕیوایەتی کردووە. پێغەمبەری نازدارە فەرمێت: من سەرم سوڕ ئەمێنێ لە ئەمر و کاری و باری موسڵمانان و ئیمانداران. یا ڕەسوول الله، سەرسوڵمانی تۆ لە کاروباری موسڵمانان ئەبێ چی بێ؟ پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم: موسڵمانان ئەوەندە گەورەن لای خوا، ئەوەندە بەڕێزن لای خوا، ئەوەندە حورمەتدارن، ئەم موسڵمان و ئیماندارانە خوا ڕێزێکی لێگرتوون. ئەگەر خێر و خۆشی ڕوویان تێکا، سەبر و ئەگەر خێر و خۆشی ڕوویان تێگا و سوپاس گوزار بن، بەڕاستی خوای تەبارەک وتەعالا خێر و چاکە و پاداشتیان بۆ نووسێت. ئەگەر شەڕ و ناڕەحەتی و نەکبەتی و موسیبەت ڕوویان تێکا، سەبر و ئارامیان گرت لەسەری، خوای تەبارەک خێر و چاکەیان بۆ نووسێت. خۆشەویستان، ئەم فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەمان پێڵێت کە موسڵمانان چۆن هەڵس و کەوت بکەن لە کاتی خۆشی و سرور و فەرەحە و لە کاتی ناخۆشی و بەڵاو و مصیبەت و ناڕەحەتیەکاندا. لە کاتی خۆشی و شادیە تۆی موسڵمان ئەبێ غافڵ نەبی لەخوا. دنیا و خۆشی دنیا و لەزاتی دنیا سەرگەردان نەکا. یا ئەیوهە الئینسان ما غەڕەکە بڕەبیکە الکەریم. ئەو ماڵ و سەرۆ و سامانە خوا پێی داوی، ئەو لەش ساغێ خوا پێی داوی، ئەولاد و ماڵ و منداڵ و قەوم و کەس خوا پێی داوی. سوپاسی خوای لەسەر بکە، سوپاس گوزاری بکە بە قەڵغانی پاراستنی نیعمەتەکانی خوا لەسەرت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم شێوە پێمانەڵێ بۆ ئەوەی کەوا نیعمەت بەردەوام بێ لەسەرت، نیعمەت لا نەچێ لەسەرت، بەردەوام بێ و سوود لەو نیعمەتە بکەی، ئەبێ سوپاس گوزار بی. لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد. عزيزان، خوای تبارك وتعالى ئەگەر سوپاس گوزاری من بن، بزانن ئەو نیعمەتانەی من کە لەسەرتانە، پێ بزانن کە ئەمەی خوایە، دەسەڵاتی عەبدی تیا نییە. خوا پێی داوی جسمی جوان و لەش ساغی و ماڵ و سەرۆ و سامان و کوڕ و کاڵ و کچ و ئەولاد و سەرۆ و سامان، ئەمەی خوایە، هی کەسی تر نییە. خوایە خاوەنی موڵکە، تۆ سوپاس گوزار بی لەسەر ئەم سوپاس گوزارە بێتە قەڵغانی پاراستنی ئەو نیعمەتە زیاکە. بەڵام غافڵ بی لە گوناه و تاوانە بەسەری بەری
لە حرامە بەسەری بەری بەڕاستی ئەو خۆشیانە خوا پێی داوی تۆ بیکەیتە نیقمەت لەسەر خۆت خوا لەسەرتی لا ئابا خۆشەویستان. اینجا بۆیە پێغەمبەر ئەفەرمێت بیپارێزن بە سوپاسگوزاری أنه كان إذا جاء أمر سرور أو بشر به خر ساجدا لله. ئەم پێغەمبەرە نازدارە هەر کاتێک دڵخۆشیەک و مژدەیەک ڕووی تێ بکردایە سرورێک ڕووی تێ بکدایە مزگێنێکیان پێ بدایە ئەکەوتە سوجدە بۆ خوا شکرەن بۆ خوا سوپاسگوزاری خوایە کرد لەسەر ئەو نیعمەتە کە خوا پێی داوە. خۆشەویستان یعنی لە کاتی سوپاسگوزاریە تۆ بۆی کە بەردام بێ سوپاسگوزاری هەرەوە نیە بەدەم بڵێ ئەلحەمدوللا ئەشکر لله چەند جاری تر باسمان کردووە ئەبێت تۆ بەکار و کردەوە گوتارت بیسەلمێنی سوپاسگوزاری وەک ئەرزم کردی ئەو ناز و نیعمەتە خوا پێی داوی کە لە عیبادەت و تەقوا و چاکە و ئیحسان و پیاواتیا بەکاری بێنی لەگەڵ ئەوەیشا هەمیشە و دائیم خوات لەبیر نەچێ زاکیر بی و دڵ و لای خوا بێ ئەمە بەڕاستی ینی تۆ سوپاسگوزاری بی. بەڵام تۆ بەدەم بڵێ ئەلحەمدوللا و بەڵام ئەم پارە و سەرد و سامانە ماڵ و منداڵەکە لە تاوانە بەکاری بێنن یاخۆت لە تاوانە بەکاری بێنی ئەمە پێی ناوتێ سوپاسگوزاری ئەمە خوای کاتە نیقمەت و بەڵا بەسەرتەوە. خۆشەویستان اینجا دووەم لە بڕگەی حەدیسەکە پێغەمبەری خوا ئەفەرمێت ئەگەر لە کاتی بەڵا و موسیبەتە تۆ سەبر و ئارامیت گرت ئەوە هەر خێرە بۆ تو خوا خێر و چاکە بۆ ئەنووسێت. یعنی ئێمەی مسلمان ئەبێ چۆن لە کاتی خۆشی و شادی و سرورە ئەبێ بەڕاستی ناز و نیمەتەکانی خوا سوپاسی لەسەر بکەین بەکار و کردەوە بە گوتارمان لە کاتی بەڵا و موسیبەتشا ئارام بگرین دان بە خۆمانە بگرین چونکە ئەسڵی ئیمانی ئێمە عەقیدە و بیر و باوەڕی ئێمە یەکێ لە شەش ئەسڵەکەی ئێمە باوەڕبوونە بەقەدەر ئەن تؤمنە بقەدەریه خەیڕەن ئەو شەڕا ئامن و ئیمانی بەخوا هەبێ کە قەزا و قەدەر هی خوایە و خێر بێ یا شەر بێ تۆ سوپاسگوزار بی لەسەر بێ. خۆشەویستان کاتێک کە تۆ سوپاسگوزار بی خوا خێرت بۆ نووسێت. وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون. خوا لباسی هدایە دراوانە لەباسی ئەوانەی کەوا بەڕاستی مستحقی ڕەحمەتی خوا و بەزەی و سەکینەتی خوان خوا ئەفەرمێت مژدە بە بە ئەوانەی کەوا تووشی موسیبەت و ناڕەحەتی و بەڵا ئەبن لە مناڵمردن لە زەرەرکردن لە نەخۆشین لە وەباهاتن لە هەر بەڵایە کە بەسەر تا دێت کاتێک کە تۆی مسلمان سەبر و ئارامی ئەگری خوا ئەی پێغەمبەر مژدەیان پێ بدە مزگێنیان پێ بدە ئەوانەی تووشی موسیبەت ئەبرون لە کاتی موسیبەتەکە خۆگرن. الصبر عند صدمة الأولى لكاتي أولي مصيبتك دان بخويا أقريو الله إنا لله وإنا إليه راجعون. أما إثبات عقيدتك إثبات أوكا كوا براستي رازية وتسليم قضاء وقدر پروردگار بوا. خوشويستان آلم كاتا خواهي تبارك وتعالى ما دم أم عبدي منا أو اندر رازية بقضاء وقدر كاني من أوا منيش لبريتي أوا من رحمات و بەرەکاتی خۆم ئەرژێنم بەسەریا بەزەی و سەکینەتی خۆم ئەرژێنم بەسەریا. اینجا ئەوانە هیدایەت دراون هیدایەت دراویش ئەهلی بەهەشتە ئەهلی جەنەتە لە دنیا و لە قیامەتا تووشی خێر و بێری زیاترە بێ. خۆشەویستان بۆیە پێغەمبەری نازارە فەرمێت هەر کەسێک لە کاتی موسیبەتە بڵێ اللهم ئەجرنی في مصیبەتی واخلف لي خيرا منها إلا آجره الله من مصيبته وأخلف له خيرا منها. أم حديثة أبزي صحيحة پیغمبری خوامه هر کەسێک لە کاتی مصیبەت و بەڵا کەیە بەسەریا بڵێ خوای گەورە لێت ئەپاڕێمەوە من سەبر و ئارامم گرتووە باشتر و چاکترم بیتێ مەسەلە کوڕێک تەمرێ کچێک تەمرێ بەڵایەکێ بەسەرتا بڵێ خوایە باشتر و چاکترم بەرێ سەبر و ئارام گرتو ڕازیم پێی ئینا لله و ئینا ئیلیه ڕاجعون. ئەوە خوای تەبارەک وتەعالا پاداشتی ئەداتەوە و هەروە بە چاکتر و باشتر بۆی پڕەکاتەوە. ئەمە وعدی پێغەمبەری خوایە و کە لە پەروەردگارەوە وەریگرتووە. ماوەسا مەلا حەمە کەریم هەبوو هەر لەم کوردستانی خۆمانە لە باسی حیات و ژیانیا فەرمێت خێزانم خەڵکی مەسۆیی بوو منتەقەیەکی گەرمە ئەڵێ ڕۆژێک مناڵەکانم وتی خێزانم وتی ئەڕۆمەوە بە ماڵ منداڵەکانمەوە بۆ ماڵ باوکم منیشتم ئێستا گەرمە و هەر ئەگەر خۆت ئەڕۆی سەردانیانکەی مناڵەکان مەبە لەگەڵ خۆتا
دوو مناڵی بوو ئەحمەد و سەبری کوڕ و کچێک تی مەیبە لەگەڵ خۆتا چونکە گەرما ئێوە مناڵان بەرگەی ناگرن و کاتی خۆشی وەکو ئێستا نەبووە بەڕاستی کە هەموو وەسائلێکە بێ وەسائلی فێنەکردن و ئەمانە وتی کوڕە قەیچێکە خۆ ئایبەم خوا گەورەیە ئیشەڵا تووشی هیچ نابین تی بردنی و بەرحاڵ وتی پێم و تۆ بەخواتی سەیرەکەم و ئەمانە ئەم مناڵانە من نابینمەوە بەرحاڵ وتی خێزانم ڕۆی و پاش ماوەیە گەڕاوە بەڵام بەچی بە سەرکزی بە داماوی بە خەفەتباری منیش تەبعەن کە هاتەوە وتم خێر یا ئەڵڵا بۆ ناڕەحەتی وتی وەڵا چیت لێ بشارمەوە هەردوو مناڵەکەمان لە گەرما مردن وتی منیشتم ئینا لله وئینا ئیلەیهی ڕاجعون بەرحاڵ وتم دڵنەواییم داوتم ئینشەڵا دەسەڵاتی خۆی دەسەڵاتی کەسی تیان نییە و ئێمە وەکو موسڵمانە بێ ئارام بگرین و سەبر بگرین تی وەڵای پاش ساڵێتر خوای تەبارەک دوو منداڵی پێداینەوە هەردوو ینی کوڕ و کچێکی پێداینەوە هەر ناوم ناو ئەحمەد و ناوم ناو سەبری لەبەر ئەوەی کەوا خوای تەبارەک وتەعالا سەبر و ئارامان کرد هەر لەو ساڵا خوای گەورە دوو مناڵەکەی بەیەکەوە پێبەخشینەوە جا خۆشەویستان ئەمە لەوەچێ خوا ئەو دوو مناڵە لێسەندەتەوە ئەو دوو مناڵە ئەگەر گەورە بوونەتە باعیسی نەکبەتی بووی خوێن و شەڕ و ئاژا و فیتنە خوا ئەوانەی لەناو بردووە و بردوونێتیوە دوانی تری هێناونەتەوە یعنی کەس نازانێ خێر لە چیایە بەس خوا ئەزانێ بۆیە لە کاتی بەڵاو مصیبەت و ناڕەحەتیە تۆی مسلمان ئەمرت پێکراوە ئارام بگری سەبر بگری خوا باشتر و چاکترت پێ ئەبەخشێت بەڕاستی هیچ ناخۆشیەک نییە هەتا سەر بێ بەردەوام بێ خوا لە قورئانەوە پێغەمبەرە فەرمێت ئین مع العسر یسرا تەئکید دەکاتەوە ئین مع العسر یسرا ئین مع العسر یسرا دوو جار پێ فەرمێ لەگەڵ هەموو عسر و ناڕەحەتی و مصیبەتەکە خوا ئاسانکاری و خۆشی یێنێت بەدوایە بۆیە دڵت گەورە بێ ئارام بگرە تۆ خاوەنی خوایەکی بەڕەحم و بەزەید ئەو بۆ تۆ باشتر و چاکتر لێزانێ تۆ خۆت لێی نازانی کەواتە ئەم نەخۆشی و بەڵاو مصیبەتە کەوا هاتۆ و هەموو سەر ئەرزی کردو بە جیهانی ئیسلامیشەوە بە کوردستانیشەوە ئەمە چەند جار باسمان کردووە بەڵایەکە و خوا نادوی جنودی خوایە بۆ ئەوەی من و تۆ تەمیە بکە بۆ ئەوەی من و تۆ بگەڕێنەوە تۆ بکەین نازونیمەتەکانی خوا هەست پێ بکەین ئەم بەڵایش تەواو ئەبێ نامێنێ مژدەتان لێبێ پێغەمبەر فەرموویەتی پێغەمبەر فەرموویەتی سەئەلت رەبی ئەللا تهلکە ئومەتی بسەنەة عامە ئەفەرمێت داوام لە خوا کردووە خوا بە بەڵایەکی گشتی بە وەبایەک بە نەخۆشیەک ئومەتەکەم لە ناو نابە یعنی ئەمە مژگێنی و مژدەیە کەوا ئەم بەڵای ئەم وەباش لە ناو ئەچێ تەواو ئەبێ بەڵام تۆی مسلمان گرنگەوەیە دەرس وەرگری بگەڕێتەوە تۆ بکەی بە خۆتا بشتەوە ئاگای لە نیعمەتەکانی خوا بێ بەسەرتەوە سوپاسی خوای لەسەر بکەی ئەمە تۆی مسلمان ئەبێ لەم کات و ساتە ئەوە بێ ئەم زاڵم و ستەمکارانە هیچ زوڵم و زۆرێک تا سەر نابێ بەڕاستی خۆشەویستان وەک چۆن ڕۆژە شەو دەبێ شەو تاریکە بێ ڕۆژ دەبێتەوە بەڕاستی دنیا ئاوا تەخت نابێ بۆ زاڵم و ستەمکاران ئاوا بە ئارەزوی خۆیان ئەسپی خۆیانی تا تاودەن و غارغارێنی تیادا بکەن لە تەڕ بخۆن و لە وشکی بنون بەڕاستی میلەت ئازاردەن میلەت ناڕەحەتکەن یعنی بە شێوازێکەوە ئەمڕۆ میلەت گەشتە گیان گەشتە بەرناق گەشتە ئەیرەی ئەوەندە زوڵم و زۆری لێکراوە ئەوەندە خیانەتی لێکراوە ئەوەندە وڵاتی وێران کراوە ئەوەندە قوتی بڕاوە ئەم زاڵمانەش نامێنن ئەوەی زوڵم بکا بە چاوی خۆمان چەند زاڵمان بینینەما خوای تەبارەک وتەعالا کە پێغەمبەری خوا ئەفەرمێت ئین الله لەیوملی للظالم حتى إذا أخذه حتى إذا أخذه لم يفلته أي لم يتركه ئەفەرمێت پێغەمبەری خوا خوای تەبارەک ساعەکە بۆ زاڵم و ستەمکاران خۆشەکە بۆ ئەوەی زوڵمی زیاتر بکەن بۆ ئەوەی کەوا زیاتر خۆیان تاوانبار کەن بۆ ئەوەی کەوا تا ئەگاتە ئەوەی ئەڵێ ئەگاتە جام پڕ ئەبێ و لێ ئەڕژێت حتا ئەو کات و ساتە خوای تەبارەک بە شێوازێک ئەیگرێ بەڕاستی خۆی و ئاباب و ئەجداد و جێش و جاشی لە ناو ئەبا و سووک و ڕسوایەکات بە شێوازێک حتا دار و بەرد و دیواری ماڵەکەشی لەکات بە دوژمنی خۆشەویستان حیوانەکەی ماڵ و مناڵەکەی لێکات بە دوژمنی پێغەمبەری خوا لە دوای ئەم حەدیثە ئاەتەی خوێندەوە فەرمووی وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد فەرمی بە هەمان شێوە ئومەتانی پێشتر کە خوا لە ناوی بردن سووک و ڕسوای کردن بەڕاستی تواندنیوە عەزابی بۆ ناردن زاڵمەکانی ناوبرد چونکە زوڵمیانە ستەمیانە کرد ئەو گوندانە ئەو شارانە ئەو دیانە بەڕاستی کاتێک خوای تەبارەک گرتی و لە ناوی برد و غەزەبی لێگرت غەزەبی خوا زۆر تند و تیژە بەزەیی نامێنێ لەو کاتە
ببینن زاڵمەکانی چۆن لە ناو برد بە شێوازێک ئەوەی کەوا ژێردەستەی بوو ئەوەی کەوا لەگەڵا بوو ئەو شکاتی لێ کرد و ئەیدا بەدەستەوە ئەو ماڵ و منداڵەکەی تەفروت و ناکرد بۆیە نەخۆشی ناخۆشی بەڵا مصیبەت زاڵم ستەمکار ئەمانە بەڵا و مصیبەتن حتایە بەردەوام نابن بەڵام تۆی مسلمان تاقی دەکرێتەوە بۆ ئەوەی کە سەبر و ئارامی و سوپاسگوزاریت چەندە خوای تەبەڕەکەت بە ئەندازەی ئەوە ڕەحم و بەزەی پێت دەکا و ڕەحەمات و بەرەکاتی خۆی ئەڕژێنە بەسەرتا خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ لە هەموو لایەکمان ڕازی بێ لە گوناه و تاوانمان خۆش بێ خوای لە باوکو دایکمان خۆش بێ لە باوکو دایکمان ڕازی بە ڕەحەمات و بەرەکاتی خۆت بڕژێنە بەسەر دڵ و دەروونمانە بە ئیمان و بمانژێنەوە بمان برێن و زیندومان کردەوە لە فیتنە و بەڵا و مصیبەتی زیاتر پارێزدا و مانگە پەروەردگارە وڵاتمان پڕ لە ئەمن و ئەمان کە زاڵم و ستەمکارمان بۆ سووک و ڕسواکە ئەوەی دۆستی دینمانە دۆستی ئەخلاقمانە دۆستی خاک و وڵات و نیشتیمان و کوردستانمانە بەرقەراریکەی ئەوەی زەرر لە دینمان ئەخلاقمان خاک و وڵات و نیشتیمانمانەدا قوت و نانی میلەت ئەبڕێ خیانەت لە میلەت ئەکا خاک و وڵاتی میلەت ئەفرۆشێ دژمنایەتی میلەت دەکا دەستی لەگەڵ زاڵم و ستەمکاران و بێگانە تێکەڵا کوردستانەدا بەدەستەوە خوا سووک و ڕسوایکەی یا ڕەبی خوای لە ناوی بەری یا ڕەبی خوای گیان لێ دەپاڕێنەوە ئەو ئەخز و گرتنی خۆتە کەوا ئەلەم و شەدیدی ئازارێکی زۆری هەیە تووشی هەموو زاڵم و ستەمکارێکی بکەی کەوا خیانەت لە میلەت و گەلی خۆیەکە یا ربی خوای شیفای نەخۆشەکانمان بی خوای ئەم بەڵا و مصیبەتەمان لەسەر هەڵگری شیفای جەستە و ڕوعی هەموو لایەکمان بی شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بی خوای ئەم کۆرۆنا ئەم بەڵا ئەم مصیبەتە لەسەرمان هەڵگری ئێمە ئومەتی ئەو پێغەمبەرە نازدارین ئەو پێغەمبەر نازارە وعدی داوە پێمان کە تۆ پەروەردگارە ئەی ذاتی ئەڵڵا ئەم ئومەتە بە بەڵایەکی تەواو بە وەبایەک لە ناو نابەی خوای لە ناومان نەبەی خوای لە ناومان نەبەی خوای سەلامەتمان کەی بە ئیمان و سیحەت و عافیەت و عیزەتەوە ژیانمان پێ بەخشی پەروەردگارە کاتێکیش ئەمان مرێنی یا رەبی خوا ئیمانمان سەلامەت کەی بەسەوی بە کەساسی دامایی و تەسکی و تاریکی و بارێکی ناو گۆڕمانە بێتەوە یا رەبی خوا لێت ئەپارێنەوە لە ڕۆژی قیامەتە لە ژێربەی داخی لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله عەشرمان بکەی لەسەر چیمەنەکانی باش لەژێر عەرشی خۆتە لەبەر سێبەری عەرشی خۆتە لەگەڵ پێغەمبەر و هاوەڵان و سدیقین و پیاوچاکانە حەشرمان بکەی پێغەمبەری نازدار بانگمان کا بۆ سەر عەوزی کەوسەر دەرمان نەکا بە دەستە جوانە و مبارەکانی خۆی و نورانەکانی ئاوی کەوسەرمان باتێ لا توينك باتي دنيا وقيامة رزقان ما بيه آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين الحمد لله ثم الحمد لله.